زیاتر لە 100,000 پەنابەر لە کەمپی بەقەدا دەژین کە دەکەوێتە باکووری عەمانی پایتەختی ئوردن. هەندێک لەوانە لە وەتای ساڵی 1968ەوە لێرن کە دەگەڕێتەوە بۆ سەرەتای دروستبوونی ئەو کەمپە و زۆر بەشیان هەر لێرە لەدایک بوون. ژمارەیەکی زۆر هاوڵاتی لەو کەمپەدا دەژین، ئەوانە هەموو بۆ کوێ بڕۆن، چۆن ژیان بەسەربەرن، چۆن خواردنیان دەست بکەوێت، چۆن مناڵەکانیان بخوێنن بەبێ قوتابخانەیەکی UNRWA. ئەوەی لەلایەن ویلایەتە یەکگرتووەکانەوە پێشکەش دەکرا نزیکەی 1 لەسەر 3 هاوکاریەکانیان بەدەست دەگەیشت. بەڵام بە لەدەستدانی ئەوە کارەکان قورستر دەکات لەسەر ئەو بربەستە ئابوووریانەی کە لە ئێستادا هەن. 526,000 منداڵ ڕۆژانە فێر دەکرێن لەلایەن UNRWA-ەوە. 3.5 میلیۆن نەفەریش سەردانی بنکە تەندروستە سەرەتاییەکانیان کردووە بۆ وەرگرتنی چارەسەر. زۆربیان لەو کەسانن کە ئازاریان کێشاوە بەهۆی ئەو بڕیارە غەمگینەوە. بەڕێوەبەرایەتی سەرۆک ترامپ ڕۆژی هەینی ڕایگەیاند کە پێشکەشکردنی ئەو هاوکاریە بۆ ڕێکخراوەکە ڕادەگرێت چونکە کاریگەریەکی ئەو تۆی نییە. وە سەرۆک وەزیرانی ئیسرائیل بنیامین ناتانیاهۆ ڕۆژی یەکشەممە دەستخۆشی لە بڕیارەکە کرد. ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کارێکی زۆر گرنگیان کردووە بەهۆی ڕاگررتنی پێشکەشکردنی یارمەتی ئابوووریەکانی بۆ ڕێکخراوی هێشتنەوەی پەنابەران کە بە UNRWA ناسراوە. سەرۆکی ڕێکخراوی UNRWA پێی یەرگراهن و بە توندی ئەو تۆمەتانەی ڕەت کردەوە کە هاوکاریەکانیان پەکیان کەوتبێت. ئەوە شکستهێنانی پارتەکان و کۆمەلگای نێونەتەوەیە بۆ چارەسەرکردنی ناکۆچیەکانیان باز لەوە دەکەن بۆچی پەنابەرە فەلەستینیەکان دوای 70 ساڵ هێشتا پەنابەرن. ئەوە هیچ پەیوەندی بە ڕێکخراوی UNRWA-ەوە نییە لە هەڵسوکەوتی لەگەڵ بارودۆخەکەدا. ئەوە سیاسەتێکە کە پێویستی بەگرتنەبەری ڕێگەی تر هەیە بۆ چارەسەرکردنی ناکۆچیەکانیان، نەوەک لۆمەی کارە مرۆڤایەتیەکان بکەن بۆ نەهێشتنی زۆرێک لە ناکۆچیەکانیان. نزیکەی 650,000 کەس ناچارکراون وڵاتی خۆیان جێبهێڵن هەر لە سەرەتای دروستبوونی ئیسرائیلەوە کە دەگەڕێتەوە بۆ 70 ساڵ پێش ئێستا. ئەمەش لە ئەنجامی بەردەوامی شەڕی دوا بەدوای ئیسرائیل و هەروەها لەدایک بوونیان. ئەو ژمارەیە زیادی کردووە بۆ زیاتر لە 5 میلیۆن. ئەو هاوڵاتیانەی شوێن و وڵاتەکەی خۆیان جێهێشتووە لە ماوەی جەنگی عەرەب ئیسرائیل لە ساڵی 1948ەوە ئەوان شایستەی هاوکاری نێونەتەوەین. زۆرێک لەو پەنابەرانە دەڵێن دەیانەوێت بگەڕێنەوە نیشتیمانی خۆیان نەوەک لێرە ڕێکخراوێک هاوکاریان بکات. بەڵام ئیسرائیل بە تەواوی ئەوەی ئاشکرا کردووە کە ئەو ماڵ و شوێنەی داگیری کردووە بۆیان ناگێڕێتەوە.